لەم ئەنجومەنانە یان یاسایەک دەردەکرێ کە تێکگیرانی نە لەگەڵ شەریعەت، ئەوە ئاساییە، یان بەڕاستی یاسایەک دەردەکرێ کە لەگەڵ شەریعەت تێک دەژیرێ. ئایا ئەرچی زانایان لێرەدا بریتی نییە لەوەی کە ئێمە خەڵکێک بنێرینە ئەم ئەنجومەنانە، ئەم مەجلیسانە دیفاع لەم شەریعەتەی بکەن و دیفاع لە یاساکانی ئەم شەریعەتە بکەن و لێ نەگەڕێن لەم شوێنانە یاسایەک دەربکرێ کە پێچەوانەی شەریعەت بێ و دژ بە شەریعەت بێ. ئایا ئەمە ئەرک نییە؟ ئایا ئەگەر ئێمە ئەم ئەرکە نەبینین و ئەو ڕۆڵە نەبینین، ئایا ئێمە وەکو زانایان ئەهلی علم ئایا خەتابار نابن؟ هەوڵ دێن خەڵکێک نەنێرین بۆ ئەم شوێنانە، پاڵپشتیان نەکەین، ڕوونکردنەوە بۆ خەڵک و جەماوەر نەدەین کە پێویستە چ جۆرە کەسێک بچێتە ئەم مەجلیسانە. ئایا ئێمە خەتابار نابین کاتێکە یاسایەک دەرکرا پێچەوانەی شەریعەتە؟ وەکو مسلمانێک وەکو برایەک ئێمە پێویستمان بێتتر دەبێت، پێویستمان بە پاڵپشتێکتر هەیە، بەڕاستی وەکو زانایەکیش ئێوە ئەرکێکی کەشتان هەیە، جیا لە خەڵکیکە، جیا لە ئیمن، جیا لە تاکێکیکە. بۆیە حەقەتەن ئێمە چاومان لەوەیە کە لەم هەلو مەرزەدا لەم قۆناغەدا زیاتر مامەسە بەڕاستی لە پەیوەندی بە خەڵکەوەکردن بێ، لە وتار بێ، بە خەڵک پەیوەندیتان پێوە دەکات، مەسەن لە مناسەبات دێ سوودی لێ ببینرێ و ئیستیغلال بکرێت، چونکە دەرفەتێکە دوایی وەکو باسم کرد بۆمان ناگەڕێتەوە.